وەکو ئیشی کاری هونەری تقریبا لە ساڵی 1985 کە چوومە کولێی هونەرە جوانەکان لەو کاتە بە شێوەیەکی جدی و کاریگەتر ینی دەستم کرد بە کاری هونەری و لەو کاتەوەی تر زۆر بەجددیشتم کرد مامۆستاکان چکە زۆر هاندەر بوو شوێنێکی هونەری بوو مامۆستاکان زۆر بیان با بڵێ هەمویان هونەرمەند بوون تەژیەکەر بوو لەو کاتە من ینی بەردەوامی شەکەم بە تایبەتی کاری هونەری پێکەرسازی ئەگەرچی من پێشتر ئیشی وێنەکەشان مەکرد ئیشی تابلۆ مەک بەڵام کە چوومەوە زیاتر لەبەرەوەی ئەو کاتە پێشیان وتم کە پێکەرساز کەمتر بوو پسپۆری پێکەر کەمتر بوو لە کوردستان بیرمانە کۆکەوە بینە مامۆستا مەسەن لێرە بتوانانی خزمەت بکەین ئەو کاتانە بیرکردۆمان وا بوو بەڵام ئێستا خۆشبەختانە پێکەرساز و هونەرمەند زۆرتر بوو پەیمانگەی هونەرە جوانەکان دامەرزار و کولێجی هونەر بەدامەزراوە لەو کاتۆ تا ئێستا بەردەوام ئیشی کاری هونەریەکەم بە تایبەتی پێکەرسازی پێکەرسازی تقریبا بە هەموو جۆرەکانی بە تایبەتی پۆرترێت و مەدالیە زیاتری شەکەم و ئیشکردن لەسەر تەجروبەکردن و لەسەر ماتریال وەکو ماتریال مەسەن هەتا ئەشکە لەسەر کاغاز لەسەر مەسەن قۆڕ لەسەر بۆرەک و برۆنس کە کارگێکی برۆنزم دانا بە ماوەی چەند ساڵێک و زۆربەی مەوادەکان ینی تەجروبەم پیاویشم پیا کرد خۆم حەزم لە تەجروبەکردنە بە شێوەیەکیشی لە بواری هونەری پێکەرسازیە. پێکەرەکان من هەر کە خوێندکارژم لە زانکۆی بەغدا ئیشمە سەر پۆرترێت زۆرە کرد پۆرترێت و بە تایبەتی مەدالیە ئیشتم زۆرە کرد بەڵام وەکو کارێکی هونەری تابیریم زۆر کردووە هەتا کاری لە ماری هونەری هاوچەرخە زۆر ئیشم کردووە بەڵام کارتی پۆرترێت بۆ چکە زۆر لە وڵاتێمە زۆر کەسێ زۆر مزاحیم زۆر یانی تەسحیاندا زۆر مەسەن لە شەهیدان و لە هونەرمەندان و لە نووسەران شایانەوە کە پەیکەریان بۆ بکەیت و بمێنێتەوە و زۆر کەس شایانی بکەتم هیچ نەبێ مەدالیایەکی بۆ بکەیت دەستخۆشیی بۆ بکەیت لە ئیش ئەو شوانەکە کردووی بۆ ئیشی مەدالیان من زۆر کردووە بە تایبەتی بۆوانەیە کە زیندوون مەسەن لەوانە مامۆستا ئەنوقەر داغیە حکومەت هەندیە محەممەد عارفە ئاری بابان مەسەلەن مەلی جۆڵا هەتا دکتۆر عەزیز مستەفا ڕەسوول زۆربەی ئەوانە ولیۆمی حەنا زۆرێکی تر کە خۆیان لە ژیانە مابوون من مەدالیان بۆیان کردو کەسانێکی زۆر شایستە بوو ئیش و کاریان کرد و دایان کەسی تر من پۆرترێتم بۆ کردویان مەدالیان بۆ کردوون. بەنسبەت دروستکردنی پەیکەرەوە من بۆ خۆم بە زۆربەی ماتریاڵەکان بەکارهێنا و دەژوەم تیا کردو وەکو مەتریاڵی دار بەرد برۆنز پلاستیک فایبەرگلاس هەتا موادی کاغەز سیلیکۆن بەوەسم سیلیکۆنی گەرمە زۆر ماتریاڵی تازە بە تایبەتی فایبەرگلاس ئێستا ناو دنیای پەیکەرەوە کە پێڵێن مەرمەڕ وەکو بەردی مەرمەڕ دروست دەکرێت ئەوتر ینی قوتێکی زیاتری مێنێت و مانەوەی زیاتر مێت پێشترین پێکەمە دروستەکە بە چمەنتۆ دروستمانە کرد چمەنتۆش تەعاملی ئاسان نەبوو لەبەرەوەی مادەیەکی قورس بوو ئەمجا قاڵبەکەش بە قاڵبێکی بۆرەک بە قاڵبەکەش بە ئاسانی نەئەچۆ سەریەک وەکو ئێستا قاڵبەکە بە فایبەرگلاس دەکرێتەوەوانە دوایی زۆربەی ئیشەکەمە کە پێشتر بە قوڕاکە بە تایبەتوانە کە قاڵبیانێکی پۆرتری شتەکانە مێنێتەوە بیرم لەو کرد کە قوڕی دروستکەم کە ئەم قوڕی ئێستا ئیشی پێکەم ئەو قوڕە وشک نەبێتم پێکرە تقریبا نزیکی 7 مانگە بێت دانەپۆشراوە بە کوخۆی ماوەتەوە لەبەرەوەی بەکەیف خۆت ئیشی تیاکەیت و وشک نابێتەوە و دەرجی نابێتەوە ئەگەرچی قوڕەکە هەنێجا قوڕی هاوینە جیای لەگەڵ قوڕی ئەو قوڕێکە بەستان بەکارێنیت قوڕی دەستان نابێت تۆزێک ینی شلتر بێ بۆ ئەوەی زۆر خۆی نەگرێت ینی زەحمەتە ئیشکردن لێیە ئەم قوڕێکی ئێستا من دروستم کردووە ئیشی لێکەم یعنی زیاتر بۆ وەرزی سستانە بێت تۆزێک بە هاوین شلترە بێتەوە قوڕێکی ترمان هەیە هەر نەهەمان قوڕە بەڵام ئەگوت تونترە بۆ هاوین زیاتر ئیشی تیاکرێت ئەم قوڕە سفەتی ئەوەیە لە خەسڵتەکانی کە وشک نابێتەوە بەکەیف خۆت ئیشی تیاکەی و دوای ئەوەس کە ئیشەکە تەواو بوو یان ئیشەکە مەسەلەن ئەو ڕۆژە تەواو بیان و کاتە کە تەواو بوو ئیش تیاکەی بەجێ هێڵیت بەجێ لێ بۆ ڕۆژانی تر هیچی لە هەنە جار بە مرور زەمان بۆ ماوەی 7 مانگ 8 مانگ تۆ دەشکڵەکەی گۆڕێ بەرەو قاوەیەک بوونێکە چێت پێشتر ڕەنگەی سەوزە زیاتر
بەڵام وەکو قۆڕ هیچی لە نایەت بە نەرمی خۆێمێنێتەوە چۆن ئیشی تیا بکە ئەتیادیت چ دەقەیبێت و ئیشی تیا بکەیت بەجێ بێت و ئیشی تیا بکەرەوە قۆڕە زۆر سوپاتەم لێکرد بە کاری هونەری پیکەسازی. سێگەڵێ پیکەر وتەیەکی هەمیشەییە یان کە تۆ پیکەرێک دروست دەکەی پیکەرەکە و کوشتێکی تر نیانی ئەمێنێت و هەتایە وتەیەکی بەردەوامە تۆ کە کارێکی هونەرێکی پیکەسازی بێتە ناسنامەی وڵاتێک ئێستا ئێمە کە کاری ئەنفالمان کردو یان کاری هەڵەبجە کاتی خۆی لەگەڵ مەجموعەی برادەرە کردمان ناو مۆنومێنتی هەڵەبجە یعنی ئەو کارە ساتە گەورانە کە بەسەر ملەتی کووردا هاتووە بە تایبەتی مەسەلەن کیمەبارانکردنی هەڵەبجە و ئەنفال و کۆڕەوە ئەوانە کە منیشم زۆر لەسەر ئەوانە کردو بە تایبەتی ئەنفال بە نمرەیەک بە دەرەجەیەک با بڵێن ئەمانە ئەبێتە نازنامەیەک ئێمە ملەتێکی ینی بە جینۆساید کرا و بە ئەنفال کرا و بە کیمەباران کرا و ناسراوین و زۆر تەسحیماندا زۆر شەهیدمان هەیە ئەمانە پێویستە بەرجەستە بکرێن یعنی بگوێت توانای خۆم توانیمە تا ڕادەیەک بەشێک لەم مێژووە بنووسمە بەشێکی بچووکیش بێتوانم بەشێک لە مێژووە بنووسمەوە. بە شێوەکی گشتی لە کاری هونەری پیکەسازیە من زیاتر حەزم لە ئەزمون لەگەڵ موادەکان لەگەڵ مەتریالەکان و گەڕام و داهێشتی تازە مەسە هەنێک کاری هونەریم کردو لە ناو شوشەیە لە ناو بوتڵەکە کە پیکەرەکە چۆن شۆتەنەوە ئەم شوشەیەوە یا مەسەرەن تەجروبەم کردە لەسەر ئەوەی چۆن قوڕێک دروستکی بە عەکسی ئەم قوڕەوە چۆن وشک بێتەوە یان بەبێ قاڵبی لەسەر بکەی خۆی بمێنێتەوە خۆی بێ بە ئیش زۆر حەزم لە تەجروبەکردیان بەسانێ پیکەرم دروست کردووە من پیکەرەکان بە مادەی کاغەزێکی تایبەتی بۆ نەحتی بارز ڕلیف بە تایبەتی کە زۆر پاک و جوان دەرەچێت بە شێوەیەکی گشتی من حەزم لە تەجروبەکردن هەنێ پیکەرم کردم مەسەلەن بە مۆم هەتا مەمەکۆی دەستکاریم کردم ئەو مۆمەی کە زۆر وشک نەبێ بۆ زستان بە تایبەتێکی ئیشی تیاکەی هەنێ پیکەرم کردم مەسەلەن بە قۆڕقۆشم و بێژگە لە موادی برۆنز و بە فافۆن و هەتا بە مس و بەو شێوانە لەناو پیکەرەکان ساری تابیری مەسەیشم کردەوە شتێکە خۆم ویستومە تابیری لێ بکەم گرنگ نەبوو چی مەتریاڵێکی ئەوێت گرنگ نەبوو بە چ شێوازێک تەنڤیزی ئەەکەیت کارێکە دروست دەکەیت گرنگ ئەوەی کە من ئەمەوێت. لە کێتەکە ئیشم کردو ئەویشی هونەری بێجگە لە هونەری پۆرترێت هونەری مەدالیایە کاتی خۆی کە زۆربەی مەدالیەکانی کوردستان من دروستمە کرد عەقدمە لەگەڵ لۆژنەی ئۆڵمپیا چی بۆ یانە وەرزشیەکان و چی بۆ لایەنە هونەریەکان بە تایبەتی ڕۆشنبیری کە لە مناسبەکانە من ئەو مەدالیانم دروستە کرد.